داعش بەرپرسیارەتی لە جوتە هێرشەکەی ئێران لە ئەستۆگر ئەوەی بۆ مای کوژانی 17 کەس و برینداربوونی 40 کەسی تر. دەسەڵاتداران دەڵێن هێرشبەرەکان ئێرانی بوون. هێزەکانی سووری بە پاڵپشتی ئەمریکا دەستیان بەسەر خاکی زیاتر لە ڕقەی بەناو پایتەختی داعش گرتووە. داعش بەڵێنیان داوە تا کۆتایی شەڕ بکەن. میلیشیەکانی ئەشەباب لە هێرشێکدا بۆ سەربنکەیەکی سەربازی لە سۆماڵ 20 سەربازیان کوشتووە دوای ئەوەی 5 لە ئەندامیان سزای مەرگیان بەسەردا سەپێنرا. تەقینەوە و شەڕەتەقە مەقادیشۆی پایتەختی نایجیریای هەژاند بەهۆی هێرشێکی کەوا گومان دەکرێت بۆکۆ حەرام ئەنجامی دابێت بۆ مایی کوژرانی 13 کەس و برینداربوونی بەدەیان کەسی تر.